الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده والصلاة والسلام على خير خلقه محمد وآله أجمعين. براني مسلمان خشكاني مسلمان خواهي تبارك وتعالى لقرآن أفرمي واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. وهموتان دز بديني خواهي وبقرنو تفرقة النبي هموتان بجيري يقدك بكنو هموتان پشگیری ئەو لستەیەش بکەن کە لستی کۆمەڵی ئیسلامیە کە لستی 104 دەنگدان چونکی چشتێکی زەروریە و ئەو دەنگدانش شاهیدیە. خوای تەبارەک و تەعالە ئەفەرمی وەلا تەکتموا الشەهادەتە ئێوە کەتمی شەهادەت مەکەن ومن یەکتمها فإنها آثم قلبه فەرمی ئێوە کەتم مەکەن شاهیدیە هەر کەسێکیش کەتم بکە یعنی شاهیدیە نەدا قەلبەکەی گوناهکارە وەکە شاهیدیشتاندا شاهیدیەکی بەڕاستی بدەن شاهیدی بدەنە ئەو کەسانەی کە شیاون لۆ شاهیدیدانێ کە موسڵمانن کە پاکن دەست پاکن ئینسانی خاوێن و چاکن یعنی ئەوڕۆکەش لەو زروفەی لەوانە باشتر و چاکتر نابینم یعنی لە کۆمەڵی ئیسلامی لەو کاندیدانە کە خوان هەڵبژاردیە لۆ پەرلەمانی بەغداد لە داوا لە هەموو خوشک و برایەکی مسلمان ئەەکەم دەنجێ خۆ بە فیڕۆ نەدەن. خوای تەبارەک و تەعالە فەرمی وەلا تطع من ئەغفەلنا قەلبەه عن ذیکرنا واتبع هەواه. خوای تەبارەک و تەعالە ئەفەرمی ئێوە تەبعیەتی ئەو کەسانە مەکەن کەوانە غافڵن لە ذیکری ئێمە و لە لای ئێمە و تەبعیەتی هەوا و هەوەسی خوانەکەن. ئەوانە ئینشاءالله لەوانە نینە لو نوع كسانة نينا كتبعية هواسي خوام كان إن شاء الله لو كساننا كجوال خلش راقرن خمخوري ملتنا خمخوري دين ودنيانا خمخوري دين إسلامنا خمخوري دنياشنو وخمخوري همو كردشي مسلماني بشرف ودين دارشن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.